ئاگاتان لێیە ئێلۆن ماسک لە پشت حەسیرمایانەکەی زێلێنسکیەوە بوو؟ لەگەڵم بن ژێر بەڕێ ڕووداوەکەی کۆشکی سپیتان بۆ دێنمە سەربەڕە. مەبەستم ئەو بەزمەی ترامپ و جێگرەکەی بە سەرۆکی ئۆکرانیایان کرد. باشە، پێش ئەوەی بێمە سەر ئەسڵی بابەتەکەی خۆمان دەمەوێت بەرچاوتان لە شتێک ڕوون بکەمەوە. ئەوەی ترامپ لە زلنسکی دەوێت کە کانزا بە نرخەکانی ئۆکرانیایە هەمووی لە بن سەری ئیلۆن ماسکەوەیە. بۆچی؟ چونکە ئەو کانزایانەی ماسک و کۆمپانیا زەبەلاحەکانی ئەمریکا دەیانەوێت لە ئۆکرانیایە کە بۆ پاتری ئۆتۆمبیلی کارەبایی و چیپی مۆبایل و بابەتە ئەلیکترۆنیەکان تا دەگاتە شتی دیکە بەکاردێت. اینجا بابینەوە سەر بابەتەکەی خۆمان. 3-4 ڕۆژ لەمەوبەر ڕۆژنامەی تایمز هەواڵی ڕازیبوونی ناچاری ئۆکرانیایی بۆ مەرجەکانی ترامپ و دارودەستەکەی بۆ ڕێکەوتنی کانزا بە نرخەکانی ئۆکرانیا بڵاو کردەوە. دوایش هەرچی میدیای ئەمریکایە ئەوەیان بڵاو کردەوە کە ڤلۆدیمیر زلنسکی سەرۆکی ئۆکرانیا بۆ واژۆکردنی ڕێکەوتنەکە دەچێتە ئەمریکا. هەرواش دەرچوو. زێلەنسکی بە خۆی و جلوبەرگە تایبەتەکەی گەیشتە ئەمریکا و لە بەردەم کۆشکی سپی لەلایەن ترامپەوە پێشوازی لەکرد. بەڵام چ پێشوازیەک؟ هەر سەرەتا دیار بوو دەرەنجامی سەردانەکەی باش نابێت، چونکە زێلەنسکی هەر لە ئۆتۆمبیلەکەی دابەزی. ترامپ تانەیەکی لە جلەکانی زێلەنسکی داوتی باش خۆت گۆڕیوە، واتە خۆمانە ترامپ پێیوت بەخوای چاک خۆت پۆشتە کردووە. دواتر کوردوتانی وەکەوەی کەوکوژی بۆی دانیشت بن، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و جێیدی ڤانسی جێگری ئەوەی خوا و خەڵک پێی ناخۆش بوو پێیان کرد. ڕێزی ئەوەشیان نەگرت کابرا لە ئۆکرانیا و ئەو هەموو ڕێگای بڕیوە هاتۆتە سەر بەڕەکەیان و لە ئۆڤڵ ئۆفیس لە کۆشکی سپی میوانیانە. هەرکە زێلنسکی دانیشت جێیدی ڤانس چینێکی باشی پێکرد و پێیوت جوان قسە بکە و ئەوەندە بێڕێز مەبە، ئەوە تا هاتوویتە نۆسینگەی سەرۆک و سوپاسێکی ئەمریکات نەکردووە کە ئەوەندە یارمەتیمانداوێت لە شەڕی دژی رووسیا. دواتر ترامپ بۆی سندەوە و ئەوەی کۆشکی کرێملین پێخۆش بوو لە بەردەم دەیان میدیا و ڕۆژنامەنووس بە سەرۆکی ئۆکرانیای کرد. ترامپ بە زێلنسکی گوت کاکە تۆ ئەتەوێت شەڕی سێمی جیهانیمان بۆ بنیتەوە و دەتەوێت تووشی گۆبانێکمان بکەیت، چونکە ئەگەر ئێمە نەبین تۆ بەرگەی رووسیا ناگریت. ئیتر دوای ئەو شەڕە قسە و دەمەدەمەی نێوانیان ڕێکەوتنەکەش واژۆ نەکرا و تیمی ترامپیش بە سەرۆکی ئۆکرانیان گوتبوو باشترە کۆشکی سپی جێپێڵیت. جا بڕیاریش بوو دوای کۆبوونەوەکە کۆنگرەی ڕۆژنامەوانی بکەن، بەڵام ئەویش هەڵوەشایەوە و زێلنسکی بە لالوتی کۆشکی سپی جێهێشت. هەر هێندەی زێلنسکی لە ئۆڤڵ ئۆفیس هاتە دەرەوە لەلایەن کارمەندێکی ئاسایی ستافی کۆشکی سپیەوە سوار کادیلاکێکی ڕەشیان کرد و چووە دەرەوەی کۆشکی سپی. ئێستا ئەوەی ماوەتەوە چارەنووسی ئۆکرانیا چی لێ دێت و دوای ئەم ڕووداوەی کۆشکی سپی رووسیا ئەوەندەی تر لە ئۆکرانیا بێمنەت دەبێت و زیاتر خاکی ئۆکرانیا کۆنتڕۆڵ دەکات، یاخود ئەوروپا بەهانای کیێڤەوە دەچێت و ئەوەی لە ئەمریکا بەدەستی نەهێنا ئەمان بۆی قەرەبوو دەکەنەوە. ئەوەشتان بیر بێت دوای حەسیرمایانەکەی زێلەنسکی لە کۆشکی سپی تەواوی سەرکردەکانی ئەوروپا باوەشیان بۆ کردەوە و هاوخەمیان بۆ دەربڕی. هەر دوێنێش کیر ستارمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا قۆڵی زێلەنسکی گرت و وتی ها ئەوە 1 ملیار پاوەند، بەڵام بە قەرز، بەخوا شا چارلز وەک شاژن دەسوودڵی باش نییە. لە هەمووی خۆشتر هەر دوای گۆبانەکەی کۆشکی سپی ماریا زەخارۆڤی وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا دەیوت کاکە وەڵات ترامپ و جێگرەکەی زۆر بە تەحەمل بوون و لە بەرچاوی میدیاکان پەلاماری زێلنسکیان نەدا. ئێستای تر هەموو شتێک بەدڵی رووسیایە، بەڵام تۆزێک لە ئێلۆن ماسک تێکچووە جارێ.